ئێمە قوتابیانی یەکەمەکانی زانکۆ و بەنگەمەکانی هەرێمی کوردستان داوای مافێش ڕەوایی ئاسایی خۆمان بکەین لە حکوومەت هەرێمی کوردستان بە دامەزراندنمان وەکو دامەزراندنی ئێمە بەپێی یاسا لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە بەڵام بۆ ماوەی 2 ساڵە چاوەڕێ دەکەین تا ئێستا هیچ هەوڵێک بۆ دامەزراندنمان نەدراوە. دەرچوانی هەر هەمان ساڵی کۆلێژی پزیشکی گشتی لەلایەن وەزیری تەندروستی و دامەزرانیان بۆ کرا بە هەفتەیە پێش ناردنی لیستەکە. ئێمەش ئەماشمانێت لە کاتێکە ئەوایلەکانی هەمان ساڵی بەخا دامەزرانی بۆ کراوەتەکە داوای شتێکی زۆر یاسایی مافێکی زۆر سەرەتایی خۆمانەکەین. ئێمە لە ڕێگەی ئەم یادداشتنامەوە داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە دامەزراندنی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگا حکومیەکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2015 و 2016 کە بە زووترین کات دامان بمەزرێنن وەک مافێکی ڕەوا و یاسایی خۆمان. ئێمە نزیکەی 2 ساڵە چاوەڕوانی ئەو مافەڕەوایی خۆمانین و چەند جارێک سەردانی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵامان کردووە، بەڵام بەداخەوە هیچ ئومێدێکیان پێ نەداین. بۆیە هەڵساین بە ئامادەکردنی ئەم گردبوونەوەیە، چونکە دانەمەزراندنی یەکەمەکان دەبێتە هۆی نەمانی پێشبڕکەی یاسایە پێشبڕکەی زانستی لە زانکۆکانمان. ئێمە نەک نەگەیشتون بۆ مافە، بەڵکو ئەنجومەنی وەزیران نووسراوی فەرمی کردووە بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە ناوەکان بەرز نەکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەمەش لە کاتێکدایە کە بەپێی بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستان دەبێت سەرجەم یەکەمەکانی زانکۆ و پەیمانگە حکومیەکان لە بەشەکانی خۆیان وەکو موعید و موعیدا دابمەزرێن.